باشە مناڵەکانمان هەتا لە قوتابخانەش لە سەرەتاییەوە ینی دەرسێک هەبێ وەکو ئەو وانانەی کە هەمانە ڕۆژانە مناڵەکانمان فێریان دەکەن پێویستە ئەوەش وەکو وانەکدا بندرێت لە قوتابخانەکان هە لە سەرەتاییەوە فێری یاسا و ڕێساکانی هاتوچۆ بکرێن کە ئایا پێویستە بەچێدا پڕیتەوە پێویستە چۆن هاتوچۆ بکەی لەسەر شەقامەکان و لەسەر شۆستەکان بەسەر بەرزەپردەکاندا بپەڕنەوە بەجددی ینی زۆربەی کات قوربانیەکانی هاتوچۆ ئەمانن کە فێر نەکراوین لە سەرەتاوە کە ینی بۆمان دانەنراوە کە ئەوە ڕێگامانە ئەوە شوێنمانە بێرەدا دەڕۆین بێرەدا دەسوڕێەوە بێرەدا دەپەڕیەوە ئێرە شوێنی یاریە ئێرە شوێنی یاریکردن نییە بۆیە مناڵەکان زۆر جابوونەتە قوربانی بەهۆی ئەوەی کە تێنەگەیشتون ڕاستی هێدی تەفێ بکرد بچکی ڕێ نەخۆش بێ ئەو سرعەتاوانە کێم بێ باش بێ يعني بو مندالا بو استا مدرسانا استا تشنا مكتبي استا يعني قالك عيش الوانا تفهم زور يعني دصد لازم دصد باجون هوا يعني صدوا ده صدوا يعني كيم تربكن بو مندالا متى باشا اگر ما نويد یاساکانی هاتوچۆ جێبەجێ بکرێت سەرەتا لە ناوەندەکانی خوێندنەوە لە سەرەتایی دەست پێ بکەین یعنی قوتابیەکانمانەوە پەروەردە بکەین کە ڕێز لە ڕێنماییەکانی هاتوچۆ بگرن و ڕێنماییەکان وەکو خۆی جێبەجێ بکەن یعنی تۆ ئەگە بتەوێت جیلێک پەروەردە بکەی یاساکان جێبەجێ بکە دەبێت لە سەرەتاوە دەستی پێ بکەیت